پێشانگای خۆشنووسی هونەرمەندی کورد یادگار خەیام لە گەلەری ئاریانەی تاران و بۆ ماوەی هەفتەیەک کرایەوە. ئەم هونەرمەندە ناوی میراجی بۆ پێشانگاکەی هەڵبژاردووە. میراجی هاوکات کە ئاماژەیە بە یەکێک لە شاخە بەناوبانگەکانی مەریوان لە هەمان کاتیشدا قەڵەمێکی نوێی خۆشنووسیە کە داهێنانی خودی ئەم هونەرمەندەیە. هونەرمەند یادگار خەیام لەم پێشانگایە شێوەیەکی نوێی لە خۆشنووسی ئێرانیدا کە خاوەن مێژوویەکی چەند سەد ساڵەیە خستووەتە ڕوو پێی وایە بەم داهێنانە قۆناغێکی نوێی لە خۆشنووسیدا دەست پێ کردووە کە ئەتوانێت دەستپێکی ڕەوتێکی نوێ بێت بۆ ئەم هونەرە ڕەسەنە. من باوەڕم وایە کە هەر هونەرێک ئەبێ هونەری زمانی خۆی بێت. وەختی 600 ساڵەمەوە بەریا 500 ساڵەمە بەر خۆشنووسی کارکراوە، ئیمڕۆ ئەشێت ماشای بکەم بێەوەی کە تاریخی لەسەر نووسەر بزانین کە خۆشنووسی بۆ 100 ساڵی لەمەوە پێش هین 100 ساڵەمەوە پێشە. سەری ئەو ئاسەوارە کۆنەکان بکەن شتێکە دۆزن لە کاسەگەڵینەیەکە تێگەن کام کاسەگەڵینە هین چەند هزار ساڵەمەوە بەرە. هین 200 ساڵە هین 500 ساڵە 1000 ساڵە یا چەندێ. ئێمە چ ناونیشانی و ناسنامەیەکمان لەسەر تابلۆ خۆشنووسی هەیە کە بزانین هیچ دەورەیەکە حتممە نەبێت لە ڕقەمی ساڵەکەن و خەڵقەکەی لەسەر نووسرا بێت نا. ئەبێ مربوط بە تایبەت بە زمانی خۆی بێت. خۆشنووسی وەکو ئیمڕۆ چۆن ئینسانی مدرن بیری چۆنە، ژیانی چۆنە، تا بڵێ معماری ماڵەکەی چۆنە بێ هونەرەکەی شوکە ئەو ڕۆژ بێت. ئەم هونەرمەندە کوردە لە هەڵبژاردننی ناوی پێشانگاکەشدا ئامانجێکی ورد و گرنگی لەبەرچاو گرتووە. قەڵەمێکە من داهێنەری خۆم بووم بە ناو میراجی و ناوم ناوە. میراجی یعنی جێی میران، شوێنەکە نیشتەجێی میران بووە. ئەم قەڵەمیشای بێ هەر ئەو شتەی بێت، ئەو دانیشتی میران بێت بەڕاستی. شاید باش بێت ئشارێکی پێ بکەم وەختی ڕۆیتە سەر کێو میراجی تۆ مەریوان جۆرێترە بینی کە لە ناو مەریوانە تۆ بۆ جۆرەی نابینی. لە دوورۆ ئەتر کوچە کۆڵانەکان دیار نین، سەدحێکە بینی هەمووی پێکەوە بێ بە یەک شت ئەوێ بە شارێک. کێوەکان لە دوورۆ تۆ وەکو فەقەت سەوزیەکە بینی، ئیتر ڕیزەکان و دنکە گەڵاکان نابینی. لە قەڵەمی میراجیشە تۆ ئیتر سەیری وردەپیت و وردە حروف و شعر ناکەی، شتێک گشتی پێکەوە بینیت کە بۆ خۆی قسەیەکی تایبەتی هەیە. بەرهەمەکانی یادگار خەیام جگە لەوەی سەرەتایەکە بۆ دەستپێکی قۆناغێکی نوێ لە هونەری خۆشنووسیدا لە هەمان کاتدا هەنگاوێکی گرنگیشە بۆ ناساندن و کاریگەری زیاتری هونەرمەندانی کورد لە ئاست ئێراندا.